بەهۆی سەرهەڵدانی کۆرۆناوە لە کەوتەکانی بەتەواوەتی لەسەر ئێمەی کاردانەوەی خراپیە بووە. سەر سەبارەت بە ساڵی خوێندن بەڕێز وەزیری پەروەردە لە یەکێک لە کەناڵەکانی ڕاگەاندن ئاماژەی بەوە کرد لە 2/5 ئەگەر دەوامی خوێندنگاکان نەکرێتەوە ئەوە ئێمە بژاردەی دخول عام جێبەجێ دەکەین، بەڵام ئەوە ئەمڕۆ دەی 5/2020 و دەوامی هیچ خوێندنگایەک نەکراوەتەوە. هەر بۆیە ئێمە خوێندکارانی پۆلی 12 لە سەرجەم پارێزگاکانی هەرێمی کوردستان چەند داواکاریەکی بە بەلاخینە بە بەرچاوی وەزیری پەروەردە و بەرپرسانی وەزارەتی پەروەردە بۆ ئومێدی وەڵامدانەوە و جێبەجێکردنی داواکاریەکانمان ئەمانن: یەکەم داخڵکردنی گشتی دخول عام بۆ خوێندکاران و قوتابیانی پۆلی 12 ڕابگەێنرێت. دووەم، لاگەری جێبەجێ نەکردنی داواکاری یەکەمدا داوا دەکەین کەوانەیەکی تر زیاد بکرێت بۆ داخڵبوون، کەواتە لەوانەی لە 3 وانەوە بکرێت بە 4 وانە تاواکو خوێندکاران بتوانن بە تەواوەتی داخڵی امتحان بن.